بەهۆی ڕێگەنەدان بە هێنانی بنەتە و کیمیا جوتیارانی مەخمور و گوندەکانی دەوروبەری لە پارێزگای هەولێر گرتبوونەوە و ڕێگەی هەولێر مەخموریان داخست. جوتیاران دەڵێن نووسراوی فەرمیان بۆ کراوە لەلایەن قایمقام و یەکە ئیداریەکانەوە، بەڵام لە بازگەکان نووسراوی لایەنەکانیش ناخوێنرێتەوە. داواکاریمان ڕێکەمان لۆ بکەنەوە گەن وچمیاکەی بین هیچ مشکلمان لەگەڵ حکوومەتی نییە. بەس زۆر سەیتەرەکە یعنی زیقنەی دەبێت دەرێ مەمنوعە، یعنی هەرچی دەبێت دەرێ مەمنوعە، سەیتەرێکی زۆر خراپە. مشتەرەکەم 5-6 تێکەرن لەوێن دەرێ مەمنوعیان کردی، هەرچی بۆی دەرێ مەمنوعە. 15-20 ڕۆژکە ئەوەی نامینێ مەوعیدی نامینێ تەواو. ئەگە بشتینی هەنجین بڕیاری نابیت. مشکلەیمە لە ڕێگرتنی ئەو سەیتەرەیە کە نایدی جوتیار چیمیای بینن، گەنمی بینن، هەرچی ڕێگریمان لێ دەکەن و ئێستا ئێمە لە قەراجی کۆمەرەك فەلاعین ناتوانین توی بکەین و ناتوانین گەنم و ئەوەی بچینین لەبەرەوەی چیمیامانە بەبێ چیمیاش ئیشەکانمان هەمووی ڕاوەستایە. هەموو کتابێکمان کردێ لە مەخموری قایم قامەت ئیستخبارات زراعە دەین نەسەیتەرێ دەرێ ناڕوە لەو بازگای حکوومەتی عێراقی دەرێنەوە ناڕواتن کتاب نییە لە بەغدا ڕێیان لێگرتینە نایلم بڕوە. جوتیارانی قەزای مەخمور و دەوروبەری بە پەیامیان ڕاگەیاند ئەوان تەنها 15 ڕۆژی دیکەیان لە بەردەم داماوەتەوە تاکو بتوانن زەویەکانیان با تۆ دابچێنن. ئەگەر درەنگتریش بکەوێت ئەوە بەرهەمی ساڵی داهاتویان لە گەنم و جۆ نابێت. زەرمەند دەبین مایتمان ئێستا ئەمە 15 ڕۆژ 20 ڕۆژ ئەو 15-20 ڕۆژەیە ئەگەر ئەو چیمیایە ئەو گەرمەی لەو دیوێنێتەوە معنات و دەستبەر بووە هیچ پێ ناکرێتن مدەکەت کەم مایە دوای ئەوە مانگەک زیاترە دەرن قەولە کتاب بکرێتن و چیمیایزم بدرێتن هیچ ئەسڵ و ئەساسی نییە. کتاب لە قایم قام لە ئیستخبارات لە زراعی فەلع لە هەموو جێیەکان هینایەتی لێرکوانە بەبێ پارەیزم نادا پشتی پێ ناوەستی ئاعتراف بە کتابەکەی قایم قام ناکەن کە کووردا ئاعتراف بە زراعی ناکەن لەبەر وەی بووتە پارە تەنی 50,000 لێ دەستینی ئیزنت دەدات چ گەنمبی چ چیمیابی هەر شتێکبی مەسموعە بە پارە بەس بەبێ پارە ناڕوە. سارە سەر دەمانەوە گەنممە جۆیە چیمیای ئیزن بدەن بینەوە قەراجی تۆ بکەین ئەمە خەرچی مەخمورینە هیچ شتێک نەگەن و هیچ شتێکی ئیزن نادەن مریشی ئیزن نادەن گازە قەلاب دێ دەردەبی تانچەکەی خۆی گازی تێدایە دەبی پسی گازەکەی بە تارکەی وزەبی بڕۆی نابی لە سەیتەرەی بپەڕێتەوە ئەو چیمیاش وەڵە مەخموری دەفرۆشی ئەو چیمیای بەچێ داهاتیەکە بۆ سەیتەرەیدا نەبی خۆ بە تیاری نەیە هینایە لە چی هاتی ئەو چیمیایە 15 ڕۆژە تا 20 ڕۆژ کەمە جالمان دەمینی ئەگەنا لە دەستمان دەچی ناتوانین توی بکەین. ئەمە دەستخۆشی لە قایم مەخموری دەکەین دەستخۆشی لە شورتەی دەکەین دەستخۆشی لە جەماعاتی دەکەن کتابیان لۆکردن بەس کتابەکەیان ناخوە لە سەیتەرەی احترافی پێ ناکەن ئەو کتابیوان احتراف پێ ناکرێت لە سەیتەرەی. لە شارۆچکەی مەخمور تەنها جوتیاران نین ڕوبەڕووی کێشا بوونەتەوە بەڵکو لە کەرتە جیاوازەکانی دیکەش لە کاتی هێنانی سەوزە و میوە یاخود هەر کارێکی دیکەی بازرگانی لەلایەن بازگەکانەوە ڕوبەڕووی ئاستەنگ و کێشە دەبنەوە و دۆخەکەش بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای مەخمور سەر بە پارێزگای هەولێر.